Abubakar, please welcome to the stage. Please clap for him. سەرڕای ئاستەنگەکان و تەحەدیە زۆرەکان و بارودۆخە جیاوازیەکان ڕوحیەکان و نەتەوەییمان لە دڵ و هیزری قوتابیەکانمان بهێڵینەوە بەڵکو هاندان و پاڵپشت و پشتیوانی دایک و باوکان لە کۆتایی هەموو ئێمە وەکو ستافی قوتابخانە وەکو مامۆستا زیاتر لە بەخێوکارەکان خۆشحاڵترین و دڵخۆشترین چونکە دەبینین کە ئێمە تەنها لە بواری زانست و قوتابیەکان لەلای ئێمە دەرناچن دەرچوونی ئەوان لە بواری هەڵسوکەوت و ویژدان و ڕەفتاری شەوەیە کە پێمان وایە بوونەتە تاکێکی ئامادە و ساغ کە بتوانن ببنە کەسێک کە بەرپرسیارەتی ناو کۆمەلگا هەڵبگرن و کەسایەتێکی تەندروست و ساغیان لێ دەربچێت بۆ ئەوی بەرپرسیارەتی ناو کۆمەلگا هەڵبگرن. ئەمساڵ قۆناغی سەرەتاییم تاوا کوردەچنە قۆناغێکی نوێ سەرەتا دەمەوێت سوپاسی خودای گەورە بکەم و دواتر دەمەوێت سوپاسی دایک و باوکم بکەم چکە خۆیان زۆر لەگەڵ ئێمە ماندوو کردووە و دواتریش مامۆستا خۆشەویستەکانمان کە ئەوانش خۆیان زۆر لەگەڵ ئێمە ماندوو کردووە و ئێمە فێریشتی زۆر باش نوێ کردووە. پیرۆزتان بێ هەنگاوی وێتان. قالك جوال ممنونين وش حكومة اقليم كردستان وش منظماتها والشعب الدهوك وزاخو هتاف سليمانية وجماعتها ازداوي دارا كمبا شاريا وقالك مساعدة مقير وخدمة لا وآفا بكا وقالك الخشامة تخسير نقير شان منظمة همو هذا خيرات مقيرين دوای پەیامی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە بەهاناوە چوون زیادەکەوتوانی کەمپی شاریە فەرمانگەی ڕێکخراوە ناحکوومەتیەکان بە پێویستی زانینی کە کەمپینێک ڕابگەیەنێتن بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ زیادەکەوتوانی کەمپی شاریە ئەوە بوو جێگای خۆشحاڵی بوو لە ماوەی 15 ڕۆژ توانرا کۆمەک و هاوکاری کۆ بکرێتەوە بۆ زیان لێکۆتوانی کەمپی شاریە کە بۆ هەر خانەوادەیەک بڕی 600 دلار بوو و بەشی دووەمی نیشان لە شێوەی کەلوپەر بوو. بس أهل البيت الشيء كذا نرجع أبا هنا ذكروا إنسان ما يشيء من نبي توصل من بيت راستی اف خوله گلک مفاهنه چونکی هر جد دست بگا یعنی پشتی هم تخرج من زانکوی ما چش وان برنامه جان زانی ام دست خوشی الحکومت هاری ما کردستان کن کو اف جورا خوله بو ما فکرنا اروسا هفکاری دیگر کو منظمه NRC هیوی دارن اف خوله بردوام بن چونکی گنجید هری ما کردستان گلک محتاجی وان جورا خولانه. افقول نو دست بکرین ریوبریا ما ریوبریا کارو راهنان پیشی افکاری دیگر رخرا NRC بود 103 کس افقوله هاتی نوکرین جماره خوله هش خولن دو شفتن سپیده به ایوارینه آرمان جمعش وکرنا وان خوله البته بو پیش ببرن آشیان دوان گنجایه و فکرنا وانه دبور پیشی دا به هندی که آماده بیم بو بازار کاری آینده ایدا بشیم وره که دلیبین کاری دست خواه بینن